بچین لای تەوەرەکانی ئەمڕۆمان یەکەم تەوەرمان تەوەرێکە کە هەر لەسەر منداڵ قسەمان کرد یعنی هەمیشە گرتنی سمینار و کۆڕەکان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە جا لەژێر چ ناونیشانێکا بێ بۆی کە بتوانی تۆ پەنجە بخەیتە سەر ئەو خاڵانەی کە ئێستا گرفتە لە ناو کۆمەلگاکەمانە ینی بە کۆڕێک بە ناونیشانی منداڵ هەرزەکار خێزان شاشەکان یعنی هەر بابەتێکی بۆ خۆی تەوەرێکی زۆر گەورە هەڵەگرێت و کە بتوانین ئێمە زیاتر قسەی لەسەر بکەین بزین ئەم کۆڕە زیاتر تایبەت بووە بە چی بۆ ئەم ناونیشانە لەسەر چەندین چەمکی جیاوازە خۆی بینیوەتەوە و لە هەمان کاتیشە تا چەند ئەمە ئەبێتە بابەتێکی هۆشیاری بۆ ئێمە وەکولانی کۆمەڵایەتی و خێزان گرنگی پێ بدەین لەسەر ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاگەرام سعید وەکو نووسەر کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ میوانە ئەگەر بفەرمی فەرموو کاگەرام بانی باش کاگەرام زۆر زۆر بەخێر بیت سەر چاوەکان بەخێر بیت فەرموو بەخێر بێ کاگەرام بەخێر بێ سەرچاو سپاس بۆ ئامادەبوونە زۆر بەخێر بێت کاگەرام هەر با لە کۆڕەکەەوە دەست پێ بکەین کە ناونیشانێک چەندین چەمکی جیاوازی لێە لە منداڵ و هەرزەکار و بۆ نمونە خێزان و شاشەکان ئێوە ئەم کۆڕە مەبەستی سەرەکیتان وەکو نووسەرێک بۆچی ئەم کۆڕەتان ئەنجامە بۆچی ئێتانویست لە ڕێگەی ئەم کۆڕۆ چ نامەیەک بگەێنە ناو کۆمەلگا خۆی لە ڕاستیە ئەوەی من مەبەستم بوو بم بە ساڵی 2009 سێ ئەکادیمیای فەڕەنسی ئەکادیمیای زانست پزیشکی تەکنۆلۆژیا سێ ئەکادیمیای گەورەی فەڕەنسان هۆشدارییان دەرکرد لەم هۆشداریە باس لەواکەن کە بۆیە ناویشان ناو هۆشداری ینی راپۆرت نییە هۆشداریە لەبەرەوەی بۆ خێزانەکان و پەروەردەیە کە چۆن ئاگداری مناڵەکانیان بم لە مەسلەی بەکارهێنانی شاشەیە ئەزانین ئێمە هەمومان لە سەردەمێک هاژین ینی هەر ماڵێک گەڕێیت ئێستا زیاد لە 50 بۆ 60 ئامێری کارەبایی و ئەلەکترۆنی و میکانیکی تایە ینی دیجیتال بووە بە بەشێک لە ژیانمان یعنی ئێمە لەوە دەرچوین جاران یانوت مۆبایل ئامرازێکە ئێستا لە ئامراز گەورەترە یعنی بووە بە بەشێک لە وجودمان یعنی وای لێ هاتووە بەشێکی زۆری ژیانمان بە دیار شاشەکانەوە بەسەرە بین ئەمە هەم دیوی تەندروستی هەیە هەم دیوی دەرونی هەیە جگەر لەوانە ژێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی لە مەسلەی ئالوودەبوونە پێناسەکەی بۆ ئیزافە کردووە کە جاران ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان هەبوو ئالوودەبوون بە قومار هەبوو بەڵام ئێستا ئالوودەبوون بە یاریە ڤیددیۆیەکانیش ئیزافە کراوە بۆ ئەو پێناسەی ڕێکخراوی تەندروستی جیهانی چونکە ئالوودەبوونێکی گەورە لە ناو بە تایبەتی هەرزەکار و گەنجەکانە بەرامبەر شاشە و ڤیددیۆ گەیمەکان دروست بووە کە ئەگەر وریان نەبین ڕەنگە کاریگەری خراپ لە ئایندەیە دروستکە بۆ ئایندێ ئەو هەرزەکار و ئەو گەنجانەی کە بۆ گەورەکانیش بەڕاستی زۆر باش بەڕێزت جا کاک ئارام هەر لە کۆڕەکەشا باست لەوە کردووە کە لەگەڵ ئەوەیانیت کە لەم سەردەمەیە ئامێری زیرەک تۆ لە مناڵەکەت قەدەغەی بکەیت بەڵکو لەگەڵ ئەوەی کە بۆی بەکار بهێنەیان با بەکاری بهێنێت بەڵام بە شێوازە دروستەکەی جا ئێستا بەڕێزت پێمان بڵە شێوازە دروستەکەی چێ بە حکمەوەی کە زۆر جار هەر ئێمە وەکو گەورەکان خۆشمان کە کاتێک بە دەستمانەوە ئەگرین وەکو ئالوودەبوون لەگەڵی ئەڕێن بەڕاستی پێوایە بین جا تۆ ئێستا چەند تۆ بتوانین مناڵێک کۆنتترۆڵ بکەیت خۆی لە ڕاستیە ئەو کۆنتترۆلکردنی مناڵ ئاسانترە ئەگەر ڕێسای بۆ دابنی لە سەرتاوە یعنی بۆ نمونە ئەکرێ لە ناو خێزانە ڕێسایەکە بێ ینی دەم ڕێسایە کرێ مناڵەکەش هاوبەش بێ ینی گفتوگۆی لەگەڵ کرێ کە ئێمە بۆ نمونە ئەم سەعاتە دانین بۆ کارکردن لەسەر شاشەکان چونکە خۆی وەک جناویشی ئاماژە پیا من بەوردی باسیەوەم کرد ینی شاشە ئێستای ئەوە نیە دەستبەرداری بین یعنی ئێمە جیهانێکە پاشەکشێ نییە لی یعنی بۆ نمونە کە یەکەم جار ئۆتۆمبیل دروست بوو خەڵکی زۆری بۆ بە ئۆتۆمبیل هاتوچۆ بکەم یانی هەر بە ئەسپە ڕۆم و هاتوچۆی خۆمەکەم ینی کاتێکی زانی دواکەوێ ینی تر ناتوانانی یعنی ئەم ئامرازانەی گواستنەوە و گەیاندن کە پێشکەوتنی ئەبێ لەگەڵا بڕۆین شاشەژی چێکە لەوانە بۆیە ناکرێ سنوورداری کەیت و مەنعیکەی ئێستا کۆمەڵی خێزانی محافزکار هەیە ئەڵێ نایڵم مناڵەکە مۆبایلیە بێ تا 18 ساڵ یەکمانەوە زیانێکی گەورە لە مناڵەکەی چونکە دواکەوێ لەبەرەوەی لە سەردەمێک کاژین
بێ شاشەکان بەشێکی زۆری ژیان و نەبێ ینی لی شارەزا نابی جا بۆیە ئەگەر لە مناڵیەوە فێری ئەو ڕێسایە بکرێ یعنی بنمونە لە ناو خێزانە ئەتوانی کەشێک دابنی کەشێک دروستکەی بڵێ ئێمە بۆ نمونە نانی ئێوانان بەبێ دیجیتاڵە خۆین بەبێ هیچ تەکنەلۆژیایەک دووری خێتەوە لە ینی کاتی بۆ دابنی یعنی مناڵ لە بیدایەتیا سەردەمی خۆڕێخستنێتی ئەگەر تۆ فێری کەی خۆڕێخستنەکەی باشترە بێ فێری چاوەڕوانیە بێ فێری بێ توانێت چاوەڕوانی بکە ئەگەر یاساکان و ڕێساکانە بۆ دانا ئەویش التیزامی پێوەکە بەڵام ئەگەر باوکو دایک خۆیان بەدیار مۆبایلەکانیانەوە بن و بەدیار شاشەکانەوە بن ناتوانێت مناڵەکەی کۆنتترۆل بکە ئەمەش زیانێکی گەورەتری هەیە یعنی ئێمە بێوە بزانین باوکو دایکیش خۆیان کاریگەریکی گەوریان هەیە لەسەر مناڵەکە لەسەر گەشەی مناڵەکە لەسەر توانای مناڵەکە لەسەر فێربوونی لەسەر هەمووی بۆیە ئەمەژێکێکە لەوانەیە کە ئەبێ باوکو دایک خۆشیان ینی پابند بن بەو یاسایانەوە کە ڕێگر نێن یعنی لە بەردەمی مناڵەکانیانە یعنی لەسەر شاشەکان بن و داڵغیان لای شاشەکە بن نەک لای مناڵە زۆر باشە کاگەرام زۆر کات ئەڵێن ئێمە ساڵ بە ساڵ ئامێرە زیرەکەکان ژیری دەستکرد لە پێشکەوتنایە بۆی کە بتوانێت خزمەتی مرۆڤایەتی بکە بەڵام ئەوی کە بەڕێزیشە ئاماژە پێ زۆر جار لایەنە ئەرێنیەکەی کەمترە وەک لە لایەنە نەرێنیەکەی لایەنە نەرێنەکەی باڵا کێشێ بە سەرمانە ئەنجاگەریمە باسی جیهانی مناڵکەین لە وڵاتە پێشکەوتوەکانە زۆر گرنگیەن بە مناڵ ڕاستە ئەم ئامێرە زیرەکانە هەیە لە بەردەما بەڵام بەپی تەمەنەکانە بێ مامەڵیان لەگەڵا بکەین ینی ئەگەر تۆزێک ڕوونتر قسە بکەین زۆر جارە چین سەردانی کەسوکارێکمانەکەین مناڵێکی زۆر بچووکە دایکە کاڵێ بەخوا لە من باشترە زانێ مۆبایلەکە چاپ بکات و بەرنامەکان داڕێژێت ئەمە لەگەڵ تەمەنی ئەو مناڵەیە ناگونجێ یاخو کاتی ناخواردنێتیە تا مۆبایلەکەی بۆ نەخاتە سەر تیکتۆک بەداخەوە کە تەمەنی مناڵەکەی نییە یاخو کۆمەڵی لەو پەیجانەیتر مناڵەکە نان ناخوات ئێمە چۆن بتوانین بە پێی تەمەنی مناڵەکان بتوانین شاشەکانێت وەکوی بە ڕێزیێڵی هەتا 18 ساڵی نایخێتە بەردەمی دوای تووشی سەدمەیەکی گەورە بەڵام تۆ مناڵ پێویستی پێیەتی لە تەمەنێکە پێویستی بەوەیە شاشە ڕنگ ببینێت پێویستی بەوەیە کۆمەڵە خۆشی ببینێت پێویستی بەوەی بگری پێویستی بەوەی پێ بکەنێت پێویستی بەر ئاژەڵ بکە پێویستی بەر شاشەکان کە چیرۆک بخوێنێتەوە لە تەمەنێکی جیاوازترە مناڵیشمانەیە جار نەشگەشتۆتە هەژدە بەڵام تەلەبەی 12 پێویستی بەوەیە کۆمپیوتەریش و ئایپادیش و مۆبایلیشی پێ بچکە لە بەرەوەی کارەکەی بەوارە کەواتە بەپی تەمەنەکان چەند گرنگە ئێمە بتوانین مامەڵە لەگەڵ مناڵەکانمان ڕاست خۆی لە ڕاستیە لەو کتێبە کە من لە فەڕەنسیەوە تەرجمەم کردو بۆ کوردی هیوادار لە ماوەی ئایندا بڵاو بێتەوە ینی ئێستا خەریکیەوەم کە بڵاو بێتەوە بەپێی تەمەنەکان جیاکراوەتەوە مناڵ پێش 3 ساڵ چۆن مامەڵی لەگەڵ کرێ یەکێ لەو خاڵانەی کە زۆر ینی گرنگی پێدرێ مناڵ لە پێش تەمەنی 3 ساڵیە نابێ بەجێ بهێڵرێت بە دیار ئایپاد و مۆبایلەوە بە تەنیا خۆی بە تایبەتی و مناڵانی کە خۆیان نتوان کۆنتترۆلی بکەن خۆیان نتوانن یاری پێ بکەن ینی بگەڕێن تایە ینی نابێ بەجێ بهێڵڕێ ئەبێ فێریکەین شاشەی هاوبەشمانە بێ ینی شاشەی هاوبەش بۆ مانایی ناڵێم ئەم ئایپادەی توێە ئەم ئایپادەی خێزانەکەمانە هی پێکەوەین بێکەوە سەیرەکەین ینی شاشەی هاوبەش دروستکەین ینی پێکەوە سەیرەکەین بۆی تۆ هەم ئاگدارەبی کە سەیری چیەکە هەم لەگەڵ یابی هاوکاریەکەی ئەمە هەم سوودی هەیە بۆ گەشەی مناڵەکە بۆ جوڵەی مناڵەکە بۆ فێربوونی بۆ تواناشی بەڵام ئەگەر ئەمە نەکەین بێگومان ئەو کاتە لە ڕووی تەندروستی و دەرونیەوە زیانیت پێگەێنێ لە دوای 3 ساڵەوە بۆ 10 ساڵ ئەبێمە ئاگاداری ئەوە بین کە گفتوگۆیەکی ئەرێنی لەگەڵا بکەین یعنی لەگەڵ یابین هەمدیست لەگەڵ یابین بەڵام گفتوگۆیەکی ئەرێنی لەسەر شاشەکان بکەین بە شێوەیە کە بتوانێت بە شێوەیەکی باش بەکاری بێنێ چونکە ئەزانی من هەندێک جار خۆم تاقیم کردوتەوە مناڵ هەیە لەسەر ئایپادەکەی یوتیوبم بۆ سڕیوەتەوە وتوم با سەیری نەکە پاش 10 دقیقە سەیرم کردوتەوە لە ڕێی گوگڵەوە چۆتەوە ڤیدیۆکەی دۆزیوەتەوە ینی ئەوە نییە تۆ بڵێ ئەمە مشتێک نییە لی مەناکەی لی قەدەغە بکەی ینی ئەتوانێ خۆی بگەڕێ و شتەکان بدۆزێتەوە بۆیە باشترین شت ینی باشترین شت ڕاستە ئێستا کۆمەڵی ئەپلیکیشنی خێزانی هەیە کە سوودی هەیە بۆی کە مناڵ ئەکسێسی نەبێ بۆ هەموو شتێک ینی بتوانێت کۆنتترۆلی بکەی بەڵام لەگەڵەوەشە
باشترین شدەوەی بە خۆشەویستی بە ڕێسا بە یاسای خێزان ئەم شتە ڕێک بخرێ یعنی نەک بە شەڕ و بە مەناعکردن و بە یعنی قەدەغەکردن وای لێ کا بچێت بە شێوازی تر بۆی زیاتر لای خۆشەویستە زیاتر لای خۆشەویستە بێ بۆی باشتری وایە لە ڕێسایەکە بێت ناو خێزانەکە ینی بۆ نمونە سیرەکەی نێسایمە خێزان هەیە دانیشی لەسەر سفری ناخواردن مناڵەکە بە ئایپادەکە نەبێت نان ناخوا یعنی بێ ئایپادەکەی لە بەردەمان بووی نانخوا یعنی ئەمە کرێ ئەو بکرێ بە ڕێسایەک بڵێ مە کاتی ناخواردنی تر تاو هەموو ئامێریش تەکنۆلۆژی دابین ئێمە کەشی ناخواردنە دانیشت هیچ خێزانیە یعنی ئەتوانرێ یاری تر شتی تر بدۆزرێتەوە ینی بە تەنها ئایپاد نەبێ کۆمەڵە یاری هەیە ئەکرێ ینی ئەتوانرێ یاری لەگەڵ مناڵەکە بکرێ ینی مناڵ حەزی لە یاریە لایەنێکی تری یعنی کە زۆر گرنگە ینی لە بیرمان بێ هەمیشە مناڵ بە تایبەتی پێش 3 ساڵ سەرەتای فێربوونێتی یعنی بۆ نمونە مناڵ فێری بێت چۆن دەموچاوی بەرامبەر بخوێنێتەوە یعنی گرژیەکانی دەموچاوی تێبگا لە دەموچاوی خەڵک و بەرامبەر ئەوە کاردانەوەی هەبێ تێبگات بەڵام ئەگەر کاتێ مناڵەکە ئێوە لە تۆ تێبگات و دەموچاوی تۆ بخوێنێتەوە تۆ لەسەر شاشەکەی وەک گەورەیەک وەک باوکێک یا وەک دایکێک ئاگەر لە مناڵەکە نییە ئەو مناڵەش دوایکەوێت لە خوێندنەوەی ئەو دەموچاو و سیمایە کە پێویستی پێێتی بۆیە تووشی لەم گەشە سەدنا تووشی دواخستنیەکانی گرنگە هەمیشە ئەومان لە یاد بێ هەموو بەکارهێنانێکی شاشە لەلایەن گەورەکانەوە کاریگەری لەسەر مناڵەکانی ژێ بۆیە ئەمە شتێکی هاوبەشە بە تەنها مناڵ نییە تۆ بۆی کە مناڵەکەت کۆنتترۆلکەی لەوەی کە بە شێوەیەکی سوودمەند بەکاریبێنێ ئەبێ خۆشە کۆنتترۆلکەی ینی بۆ تەمەنی 10 ساڵ دوای 7 ساڵ یەکێ لەو کێشانەی کە تووشیانە بێ مەسەلەی یاریە ڤیددیوەکانە یارە ڤیددیوەکان ئێمانزانین بە شێوەیەک دیزین کراوە کۆک چۆن قمار کە دیزای نەکرێوان لێکات سەرنج ڕاکێشێت دەستبەرداری نەبی ئەمیش بێگومان بەرهەمێنەرانی و یاریانە ڕاوێژ بە چەندین زانای دەرو ناسەکەن کۆمەڵ ناسەکەن ئەندازیاری دیزینەکەن کۆمەڵێک یعنی کۆمەڵە ڕاوێژکاری گەوریانەیە بۆ ئیشە بۆیە کارێکەکەن ئەو مناڵە سەرنجی ڕابکێشە بمێنێتەوە لە مناڵەکە بە تەواوەتی کۆنتترۆلکە ئەمە لێرە ئەبێت ینی ئاگداری بین کە یعنی بۆ نمونە بۆ کوتم لە دوای 10 ساڵەوە وریای بین بزین چەند کاریگەری سەر خەوتنی کردووە چکە یەکێ لەو شتانەی ئەو شاشەیە دروستەکە تێکچوونی خەوێتی یعنی خەو لە کاتی خۆیان نابێ کاریگەریشتری کە ئەمیش خراپە ئەنجامەکانی قوتابخانەیەتی ینی لە خوێندنە دواکەوێت ڕاست خاڵی سێم کە زۆر مەترسیدارە تووشی گۆشەگیریەکە یعنی ئەو کە لەگەڵ ئایپادەکەی کۆمەلگایەکە بینی و تێکەڵاوێ بێ ئیتر پێویستی بۆ کۆمەلگاواقعەیە نییە نایەتەوە ناو کۆمەلگا تووشی دابڕانە بێ ئەم دابڕانە زیانی زۆرە ڕەنگە یعنی بە شێوەیەک بێ بە تایبەتی یاری ڤیددیوەکانمان نزانین تونند و تیژی تایە یعنی یاری زۆر ترسناکی تایە ئەم یارێنەوەی لێ بکە لاسایی بکاتەوە لاساییکردنەوەشی زیانێکی گەورە بە کۆمەلگاگەێنێ بۆیە هەموو ئەمانە یعنی ئێمە بەشی سەرەکی ئیشکردنی کۆمەلگەی ئێمە لە خێزانەوە دەست پێەکە دواتر پەروەردە ئەرچێکی گەورەی هەیە ینی پەروەردا بێ ئەبێ بەردەوام لێ کۆڵینەوە بکات لەسەر ئەم شتانە لە خوێندنگاکان یعنی ڕێنماییان هەبێ یعنی مامۆستاکان بۆ شێوەیە پەروەردەیان کەن کە چۆن شاشە بەکاربێنن چۆن ئیشی لەسەر بکەن چکە ئێستا بەشێکە لە ژیانمان یعنی ئێمە هەستەکەم کۆمەلگەی ئێمە لەم ڕۆ دواکەوتنێکی هەیە ئاگاداری ئەم پەرەسەندنە گەورەیە نییە یعنی لەناو پەروەردا ئێستا بۆ نمونە تۆ بچۆرە ناو قوتابخانەیەکەوە لەگەڵ مناڵەکان باسی یەکێ لەو پاڵەوانانەی ڤیددیۆ گەیم کە سەرەکەی هەمویانی ناسن هەمویان کۆمەلگەی چانێ ناو ئایپادەکانیانە ئەم کۆمەلگەی ئێمە نییە جیانێکی جیاوازە چونەتە جیانێکترەوە چکە ئێستا جیهانی ڤیرچوال یا ئەوەی کە بە عەرەبی پێڵن جیهانی مەجازی یعنی جیانێکی بۆ دروست کردوون کە یعنی وەک واقعی خۆمان وایە یعنی بە ئەستەم تۆ لە واقع جیاکەیتەوە ڕاستە ئەمە بە زمانی ژمارەکان دروست کراوە بە دیجیتال دروست کراوە بەڵام پاڵەوانی بۆ دروست کردووی شتی بۆ دروست کردووی
اینجا بەڕاستی مە لە گیانی ڤیرچۆڵە ئێستا زەویمانەیە یعنی گەورەکانت توان زەوی بکڕن کۆمپانیای عقارات هەیە لە میتاڤێرس ئەتوانی بچی زەویە بکڕی بیکەی بە مۆزەخانەیەک و خەڵک بە پارە بێ سەردانیکە ئەمە هەمووشی لە جیهانی مەجازیە هەیە یعنی جیهانێک واقعی ئێمە ئێستا دوو واقعمانەیە واقعێک ئەوەیە کە ڕۆژانە خۆمانی بینین لە ژیانی ڕۆژانەمان واقعێک ئەوەیە لەسەر شاشەکانمانە ئەم واقعە جیهانێکی تەواو جیاوازی بۆ دروست کردوین کە بە ئەستەم جیاکرێتەوە لە واقعەکەی خۆمان اینجا کە مناڵ بکوێتە ناو ئەم واقعەوە دووریە خاتەوە لە ڕوبەڕووبوونەوەی کۆمەڵایەتی هەنێک جاریش ئەمە نە تێکەڵ بەو جیهانە بێت کاک ئارام کاتێک کە تۆ بۆ نمونە مۆبایلەکەی لێوەرئەگریت ئەبینی ئەوە نەبێت تااقەتە بێت ئەم ئابە ئارزا لەم ئەیە دایک و باوکەکە لە ترساڵی خۆ لەویا دانیشتبوو زۆر ئارام بژیر بوو هەروە لە ترسا مۆبایلەکەم سەنایەتەوە بەدەستیەوە جا کاک ئارام ئەستا بابێنە سەر ئەم خاڵە کە دایک و باوک لانەیە لە ئێستا کە کاتێک گوێ لە وتەکانی بەڕێزت ئەگرێ ئەڵێ قسەکەی بەڕێزت دروستە بەڵام کاتێکە بۆ نمونە ئەبینێ مناڵەکەی زستانە یان هەشتا ئەڵبەتە زستانە پاییزین بەڵامی تر وەرزی سەرما دەستی پێکردو ناتوانێت بیباتە دەرەوەکو وەرزی گەرمە بیباتە پارکێک یاخود بۆ نمونە بەداخەوە قوتابخانەکان ئەبین دەوامیان نییە هەندێک لە مناڵەکان لە ماڵەوەن ئەڵێ لەم کاتانەدا خۆ ئەوە باشترە کە تۆ بە دیار بۆ نمونە بەرنمەیەکی فێرکاریەوە دایبنێن باشترە هەتاکو ئەوەی کە لە ماڵەکە بێکار ئەخولێتەوە تا چەند گرنگە لەم کاتانەدا دایک و باوک ئەگەر مۆبایلەکەی ئایپادەکەی لە مناڵەکەی وەرگر بیر لەوە بکاتەوە جێگرەوەیەکی بۆی هەبێت خۆی بەڕاستی جێگرەوە زۆرە ئەگەر بیری لێ بکەینەوە ینی بەنمونەی لەم کێشە سەرێکیەکە ئەوەیە کە دایک و باوکیانێ مناڵەکە خەریکی ئایپاد بێ خۆشی مەشغوڵ بێ بە مۆبایلەکەیەوە یعنی ئەمە کێشەیەکی گەورەیە ینی بۆی خۆشی ئیشەکەی خۆی لێ تێک نەچێ ئایپادەکەش هاتەوە بۆ ئەجینا ئەکرێ مەسەلەن هەر من بە نمونە بیڵێم من دوێنێ کۆمەڵێک هەڵماتم کڕی بۆ مناڵەکەم کە کچیشە ینی یعنی کۆمەڵی یاریمان کرد زیاد لە سەعاتێ خەریکی یاری بووین بە هەڵمات ینی کە ئەتوانین مەشغوڵ بین یاری بکەین ینی ئەکرێ ئەبێ وەختی بیتێ ئەزانی مناڵ ئەبێ وەختی بیتێ ئەبێت تۆ وەختی بۆ تەرخانکەی کە بتوانی بە شێوەیەکی تەندروست دوورکەوێتەوە لەو یعنی دوورکەوتنەوە وانایە ناکە منعێکی لێ ینی ئەمە خراپە ینی نابێت مەناکرێ بەڵام ببیانی سنووردار کرێ ینی کاتی بۆ دابنرێ کاتی بۆ اینجا ئەوەی کە ئەڵێن مەسەلەن لەوانەیە ئامرازی تری تەرفیهی نەبێ بۆیە ناچارنەوە بکەن ئەویان من بڕام وایە ئەکرێت دروست کرێ ینی ئەکرێ ئەزانی ئێمە لە سەردەمێکە ئاژین لە مەسلەی شۆڕشی دیجیتاڵیە ینی جیاوازیە چینایەتەکانیش بە شێوەیەکە مەسەن جیاوازی نێوان دەوڵەمەندێک و هەژارێکە جیاوازەکەی و مۆبایلەکەی ڕاقیە بەڵامی ژەر مۆبایلی هەیە بەڵامی ئەم ڕەنگە بۆکو ڕاقی نەبێ بەڵام هەر سمارتە یعنی هەر پەیوەندی بە جیهانەکەەوە هەیە و خەریکە و ینی هەژارێکیش ئەتوانێ پەیوەندی هەبێ پێوەی من خاڵێکە بۆ ویستم باسی کەم کە زۆر گرنگە ینی بە تایبەتی ئەو مناڵانەی کە لاوازی کۆمەڵایەتیان هەیە بێ زۆر وریان بین چونکەوانەی لاوازی کۆمەڵایەتیان هەیە ینی لاوازی کۆمەڵایەتی بەو مانایی مناڵەکە حەزی بە دابڕانە حەزی بە ڕوبەڕووبوونەوە نییە ئەوێ داببڕێ ئەم مناڵانە بێ زۆرتر وریان بین چکە شاشە ئەمانە زیاتر دۆخیان خراپەکە چونکە ئەو کە شاشەی هەبێ لەگەڵ یابێت تر پێویستی بە کۆمەڵگە نییە و دوورەکەوێتەوە ڕاکات لە مجتەمع ینی ئەمانە کاریگەری خراپیانە بێ لەسەر خۆی بەداخەوە کاگەران زۆر کات بە تایبەتی کە باسی خێزانەکەین سەرچاوەیەکی گرنگن بۆ پەروەردەکردنی منداڵەکان یعنی زۆر جارڵین مناڵەکە کە کۆمەڵی ڕەفتارەکە و کۆمەڵی هەڵسوکەوتەکە و کۆمەڵە شت کە نازانێ گوناحی مناڵەکە نیە چکە دایک و باوکەکە ئەم دەرفەتیان بۆ خۆستۆ ئێستا بەوەی کە وەکو پێشووتر نییە جیلەکانی پێشووتر ینی مناڵ بەرکەوتنی لەکە مناڵە بوو مناڵ یاریە کرد مناڵ تێکەڵی خێزانی ترە بوو مناڵ ئەیتوانی قسە بکە ئێستا مناڵەکە 10 ساڵە بەڵام بە باڵا و بە قەباری زۆر گەورێ بەڵام چوار وشە نازانێ بڵێ بۆ دایکەکەی لە شوقەیەکە دەرگای لێداخە بەس تێکەڵی کەس نەبێ مشکلە دروست نەبێ ئیتر مشکلی نییە ئایپاد و مۆبایلی لە بەردەمە یعنی ئەمێسا گرفتێکە هەمومان کە سوکارمان ئەم گرفتەمان هەیە یعنی ئەینێریتە مەکتەب هیچ شتێک وەرناگرێ یعنی بە شێوازی لە شێوازەکان مناڵەکە
لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی تێکەڵبوونیەوە لە ڕووی زمانی دایکەوە لە ڕووی ئەوەی کە خۆمان زۆر جار سەرمان لێ شێوانووە کە فێری زمانێکی کەیەکە جار زمانی کوردی نازانێ پارەیەکی زۆری بووین لەبەری چاولێکەریە زمانەکەی دایشی نازانانی ئەسیریم هەموو گرفتانەکە ئەمە مناڵەکە نییە خۆمانی سەر لێ شای بۆ مناڵەکەمان دروستەکەی کەواتە کە ئەگەر تەکنەلۆژیا ئاوە باڵی کێشا بێ بەسەرمانە ئەشتوانێت داگیری بکات بۆ داهاتوو ئەم مناڵە جارەنووسی بۆ چوە ئەڕوا بەرەو چوە ئەڕوات تووشی چی ئەبێت کەواتە چەند گرنگە دایک و باوک چاودێریەکیان نەبێت چاودێریەکی ڕقی نەبێ چاودێریەکی سۆز و خۆشەویستی بێ نەک تۆ سەعات چوارەچی لە دایانگاکەی یەنیتەوە ئەی خۆتی لاچی ترێژ لە چوار و بە ئایپاد و مەشغوڵە بێ تا خەویلیەکە چۆن ئەمە چارەسەرکەی وڵی چارەسەرەکە بەڕاستی خۆی بە تەنها ینی بەڕاستی بدایک و باوکیش نییە ینی زۆر دانی ترەگرێتەوە ینی بۆ نمونەیەمە لەم بوارە دێکۆڵینەوەی زۆر وردمان نییە یعنی ئەبێت دامەزراوەکانی بە تایبەتی پەروەردە بە تایبەتی ڕێکخراوەکانی مامۆسایان ئەو ڕێکخراوانەی پەیوەندیان بە پەروەردەوە هەیە یعنی بێ ئیشی زۆر بکەن لەسەر ئەم بوارە بۆی کە خەڵک و شار بێ لەم مامەڵەیە یعنی خۆی ئەمە کاڵین دایک و باوکیانی گەنجێکە کوڕ و کچێکی گەنجە خێزانێک دروستەکەن ژیانی هاوسەرێتی پێگەێنن ڕەنگە وشارێکی گەوریان نەبێت لەسەر ئەم مەسەلەیە ینی وشاریان نەبێت لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مناڵەکانان لەم حاڵەتەیە بۆیە ئەرچی ئەم دامەزراوە نەشە ینی کە بۆ نمونە لێکۆڵینەوەی ورد بکەن ینی دێنی بە نمونە بیڵێن ئەم ئایپادە کە لە شەوا بەکارهێنیت بۆ چاو ئەو تیشکەشینە کاریگەری لەسەر چاوە بێ کاریگەری لەسەر خەوە بێ ینی خەوت دواخا کێشە بۆ خەو دروزەکە کە لە تاریکیا بە تایبەتی بەکارێنی یعنی سێمە لەم ئستودیا کۆمەڵە گڵۆپمان هەیە ئەنە ڕووناکەن بەڵام خۆ من ڕاستە خۆ سەری گڵۆپەکان ناکەم بۆیە کاریگەریم لێ ناکە بەڵام شاشەکە بێ ڕاستە خۆ سەریگی ئەو تیشکە کاریگەری هەیە یعنی بەگشتی بەڕای من جگە لە خێزان ئەو ئامرازانی کە باسمان کرد ئەبێ دەسەڵاتی گشتیش ئەبێ پەروەردەش ئەبێ هەموو ئەو دامەزراوانەی پەیوەندیان بە پەروەردەوە ئیش بکەن لەسەرەوەی کە چۆن مامەڵە لەگەڵم مەسەلەیە بکرێ مامەڵەیەکی ورد و عەقڵانی یعنی ئەو مامەڵەیە ناکە من هاوڕێی خۆم هەیە ئەڵێ من کچەکەم 15 ساڵە تا ئێستا نەمێشتۆ مۆبایلی هەبێ ینی پێم وتم کاکە ئەمە دواکەوێت دوایی دواسابی خۆ بکەیانێ چێتە زانکۆ زۆر دواکەوێ ینی چونکە ئەمەی توێیکەی زوڵمە لەو مناڵە ئارام مسا هەنێک لە دایک و باوکەکان لاانێ لە وەڵامی وتەکەی بەڕێزت ئەمە بڵێن لەنەو یەکەمەکانە هەندێکیان هەبووە بۆ نمونە ئامێری زیرەکی نەبووە ئێستا لاانە دایک و باوکەکاڵێڵێ ئەوە دواژ نەکەوتووە ئەوە بووە بە یەکەمیش ماشەڵڵای لێبێ ئەی کەواتە چی لە مناڵە وەرگیرە وەڵامی بەڕێزت لەم کاتا بۆ ئەوان چ لە چی دوایان نەخات یعنی بە نمونە تۆ ئەمە تەکنەلۆژیایە کە بۆ زانیاری بە سوود دەتوانی سوودی زۆر لێ وەرگری یعنی مناڵ هەرزەکار گەورەش زانیاریەکی پێویستە بێت لە گوگڵە ئەتوانێت بیدۆزێتەوە ئەتوانێت زۆر زانیاری خۆی معریفی خۆی زیاکە یعنی ئەمانە هەمووی سوودی هەیە یعنی کۆمەڵێک سوودی زۆر گەورەی هەیە ینی ئێمە ئەتوانین ئێستا زیاتر لە جاران ینی سوود لەو تەکنۆلۆژیای وەرگرین ینی زۆر خێراتر بووە ینی وەک گوتم گواستنەوە و گەیاندن بە شێوەیەک خێرا بووە کە کاریگەری لەسەر زانست و زانین کردووە بەڵام ئەگەر تۆ مناڵێکت هەبێ و ئەم پەیوەندی بەم جیهانە دیجیتاڵەوە نەبێ ئەستەمە بتوانێت لەم سەردەمەیە ینی پێشکەوەی ئەڵڵاهومە کابرا ئەگە مناڵەکە خۆی ئەنیشتاین بێ ئەمەیان جیانی پەیوەندی بۆ نییە ئەوە عەبقەریەت جیانی بەڵام وەکوتر لەگەڵ جیهانەکان ناڕوا کە جیهانێکە بەبێ دیجیتال ناڕوایانی شۆڕشی دیجیتاڵی دەنی ئێمە ئامێری هەڵم و خەڵوز و خەڵوزی بەردین لە ساڵی 1950ەکە شۆڕشی پیشەسازی دروست کرد بەڵام ئەتوانین بڵێن کۆمپیوتەر و هاتنناوی کۆمپیوتەریش شۆڕشی دیجیتاڵی دروست کرد یعنی ئمە نمونەیەک بینەوە تەنها ساڵی 2010 بۆ 2012 ئەپڵ 24 هێندەی ساڵی ڕابردووی فرۆشتووە یعنی 24 هێندە 64 ملیۆن ئایپاد و ئایفۆنی فرۆشتووە ساڵی 2013
120 ملیۆن ئایپاد ئۆپڵی فرۆشتەوە. یعنی ئەگەر ئەمە شۆڕژ نەبێت چیە؟ یعنی لە ماوەیەکی وا کەمە ئەو هەنگاوە باشە ئەم شۆڕشە گەورەی کە تەکنەلۆژیا ئێستا هەموو جیهانی داگیر کردووە. ئێستا گەر بیبەستینەوە بەلای خۆمانەوە جیلێکە بووە کە باو باپیرانمان بوون، یعنی لەوانەیە بەر ئەم تەکنەلۆژیایە نەکەوت بێتن وا لێشی نەزانن. ئەگەر ئەو جیلەش بڕوات ئیتر بە بۆچوونی تۆگن و سەرێ ئەم تەکنەلۆژیایە کە باڵکێشێ بە سەرمانە لە هەموو بوارەکانە کاریگەری نابێت لە سەرمان بە تایبەتی لە کەلتور و دابوونەریت و سیستەمی خێزانی و سیستەمی کۆمەڵایەتی و هەموو بوارەکانی ترە. ڕاست خۆی بەداخەوە لە بەرەوەی من ڕەنگە دەرفەت نەبێ بە قۆڵی باسی هەموو شتەکان بکەین، بەڵام من ئەمێن چەند نمونێ بێنمەوە. ینی من باسی دوو واقعم کرد. ینی بۆ نمونە تۆ پێناسەیەک هەیە بۆ ماددە ئێسا، ئەڵێ ماددا ئەوەیە کە ببینرێ و هەستی پێ بکرێ. بۆ نمونە کاغەزێک تۆی سووتێنی دووکەڵی هەیە خۆڵەمێشی هەیە بینی ئاو ئەی کوڵی نیێبێ بە هەڵم و ئەڕوا هەڵمەکا بینی، بەڵام فایلی لەسەر کۆمپیوتەرەکە و بسڕەوە نامێنێ، ینی لە تەنەکەی خۆڵەکا بیسرەوە نامێنێت تاو نەما وجودی نیانی. یعنی ئەو واقعی کە ینی ئەمە کاتابێ پێناسە بۆ وجود بکەینەوە وجودی شتەکان ببورن. مەبەستم ئەوەیە یعنی ئێستا واقعی لەبەر دەمیاین، واقعەکە کە یعنی تۆ لەسەر شاشەکان دنیایەک زانیاری هەیە ڕۆژانە هەموویەتە ناومانەوە، درۆی تایە، شتی هەڵبەستراوی تایە، پۆپۆلیستەکانی تایە، شەڕانگێزی تایە، خەڵکی باشی تایە، زانستی تایە، یعنی کۆمەڵە شتی زۆر موهیمێ، بەڵام چۆن لەمانە جیا بکەینەوە. یعنی بۆیە ئەم واقعی کە دروست بۆ ڕاکردن دی مەحاڵە، یعنی ناتوانین لێ ڕاکەی. یعنی وەک چۆن وتم ئەوەی کە یعنی حتا فەیلسوف هەیە، مەسا هایدگەریچەکە لەوانەیە کە دژی ئەو مەسەلەی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی تەکنۆلۆژیا و بەکارهێنانی بۆ، یعنی فەیلسوف هەیە کە دژی ئەوەیە، بەڵام خۆی ڕاکردن لەم تەکنۆلۆژیایە زۆر مەحاڵە. باشترین چارەسەرەوەی مامەڵی لەگەڵ کرێ و لەگەڵ یابڕێی، بۆی لەگەڵ یابڕێ بە تەندروستی پێویستە بە کۆمەڵە ڕێو شوێنە کە پەیوەندی بە هەمومانەوە هەیە. یعنی لە خێزانەوە دەستمان پێ کرد، دوایی دەسەڵاتە گشتەکان، دوایی دامەزراوە تایبەتمەندەکان، یعنی بە تایبەتی زانکۆکان. ئەزانی ئێستا لە جیهانە مەسەن لەسەر زیرەکی دەست کرد، یعنی هەموو دنیا خەریکی ئەمەیە کاریگەرەکانی زیرەکی دەستکرد چییە بێ لەسەرمان. یعنی تۆ جاران لە ماڵە خزمەکار هەبوو، کۆیلە هەبوو سەدەکانی کۆن، ئێستا ڕۆبۆت هەیە، ڕۆبۆت بووە بە کۆیلە، یعنی هەرگسکی ماڵەکەش بووە. بەڵێ هەموویە کا ڕۆبۆت هەیەویشە بووە. اینجا پاشان زیرەکی دەست کرد، کاریش کردو زانکۆکان تووشی قەیران بن. یعنی بۆن منە مامۆسایەک بە خوێندکارەکەی ئەڵێ ئەم بابەتە لەسەری بنووسە، ئەچێ لە چات GPT پێڵێ بۆیە نووسێتەوە ڕێک و پێگەیێنێ، ینی شتێکی باشی بۆ نووسێ و تێکسێکی بۆ نووسێ، یعنی لێکۆڵینەوە بۆ نووسێ. ئەمە یعنی لە جیهانە ئەم مەسەلەیە بووە بە بابەتی چەندین کۆنفرانس و چەندین یعنی لێکۆڵینەوەی ورد و ئیشکردن لەسەری. یعنی ئەم زانکۆیانەی ئێمە لە دواوەن لە ئاز گۆڕانکاریە گەورەکانی تەکنەلۆژیا شۆڕشی دیجیتاڵی، یعنی بەداخەوە من نەزانم یعنی ئەگەر سەیری بکەین بەوردی مامۆسا و خەڵکی بەتوانا و بەهرەمەندی تایە کە زۆر ئاگاداری ئەمن، بەڵام ڕەنگە پەیوەندی بە سەرەوەی زانکۆکان بێ، پەیوەندی بە حکوومەتەکەەوە هەبێ، پەیوەندی بە وەزارەتی خوێندی باڵاوە هەبێ کە تێنەگەیشتنیەک هەیە لەمە. یعنی بۆچی لەسەر زیرێکی دەست کرد چەندین کۆنگرەمان نەبینی، ینی کابێ بکرێ، چونکە ئەم زیرێکی دەستکردە بە شێوەیە کاری کردووە، ینی ئیتر بە هەموو بارەکانە، یعنی دەسەڵات بە شێوەیە بەکارێنێ، ئۆپۆزیسیۆن بە شێوەیە بەکارێنێ، لایەنەکانی تر بە شوێنێ. یعنی من ئەمێ نمونەیەک باسکەم کە ئەگەر بینێ سەر جانبە سیاسێکەشی، یعنی لە ساڵانی نەوەتەکانە لە ساحەفتای ئەو بزوتنەوانەی ناڕازی بوون، لە ساحەفتای سەرێگرت ئەگەیش بە ئەنجام. لە دوای 2010 و دوای شۆڕشی بەهاری عەرەبیەوە 2010 بۆ 2012 ئەوانە
لە ساسی ئەو بزوتنەوانە سەرەگرێ یعنی ڕێژێکی زۆر دابەزی و بۆچی لەبەروی لە سەردەمی شۆڕشی دیجیتالیە دەسەڵاتەکان زۆر باش سوۆسیال میدیا و دیجیتال تەکنۆلۆژیای دیجیتالی بەکارهێنن زۆر باشتر لە لایەنە ناڕازیەکان بەکارهێنن توانیانە کۆنتترۆلی بکەن یعنی بە شێوەیە کۆنتترۆلی بکەن کە سەر لە هەموو بزوتنەوە ناڕازیەکانی بشێوێنن بۆیە یعنی نەچینەوە سەر ئەو بوارە بەڵام مەبەستم بەگشتی ئەوەیە کە هەموو ئەمانە مای ئەوەن کە زانکۆکانی ئێمە سەرقاڵ بکە یعنی ئیشی لەسەر بکەن گفتوگوی لەسەر بکەن بێتە ناو خێزانەکانمانەوە یعنی ئەمە پێویستی بە وشیاریە یعنی کەسێک کە تەنانەتەوەی کە زانکۆشی تەواو کردو و خەڵکی خوێنەواریشە کە خێزان پێگەێنێ گرنگە ئەم وشیارەی هەبێت چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکەیەکە لە سەرەتاوە چونکە ئەگەر لە سەرەتاوە کۆنتترۆلی نەکات لە مناڵیا دوایی زۆر قورسە بێ بۆی ئەو کۆنتترۆلکردنەیە زۆر سپاس بۆ سپاس بۆ جەنابەت کاتە بە حکمیەوەی کە ئێستا زۆربەی زۆری ئیشەکانشمان هەر لە ڕێگەم ئامێرە زیرەکانەوە ئەنجامەدرێت ئەبێ ئێمە ئاگامان لەو بێ بەکارهێنەرێکی هۆشیار بین و لە هەمان کاتیشا سەرکرد نمونەیەکی باشیش بێ چونکە بێگومان مناڵەکان لە کۆتاییە سەیری ئێماکە.